دیارە سەبارەت بە چارەسەرکردنی موچە زۆر قسەمان لەسەری کردووە لە ئێستادا ئێمە ئەزانین ئەو پەیوەندی نێوان هەرێم و نێوان بەغداد لە چی لە ڕێکەوتنی نەوچی لە ڕێکەوتنی ئیرادات داهاتی ناوخۆ ڕێکەوتنێکی زۆر باش کراوە بەرەو پێشچوونێکی زۆر باشەی لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و نێوان بەغداد وی ئێستا ئێمە چاوەڕوانی پێکێنانی حکوومەت و هاتنی بودجەی ساڵی 2026ەکەین لە حکوومەتی عێراقی و بۆ پەرلەمانی عێراق بۆیە لە ئێستادا ئێمە خۆمان ئامادە کردووە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغداد و بە تایبەتی پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەوەی کەوا ئەو بودجەیە کە دێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کار بکەین لەسەر ئەوەی ئەو خەڵانەی کەوا ڕێکەوتنە لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد ئەو خاڵانە تەزبیت بکەین جگە لە بۆش هەر خاڵێکی تر یاخود هەر بەندێکی تر لە بەرژەوەندی موچە خۆران و هەرێمی کوردستانە داخلی ئەو بودجەیە بکەین لەبەرەوە لە ئێستا ئێمە تەنها کێشەی موچەمان نییە بەڵکو کێشەی بودجەشمانەیە کێشەی بودجەی سیادیمانەیە بۆ کێشەی بودجەی ئاساییمان هەیە کێشەی بودجەی بوژانەوەی پارێزگاکانمانەیە کە مەسیە بودجەی زۆر گرنگە لە عێراقا ساڵانە ملیارە دۆلار ئەڕوا بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ پرۆژە وەبەرهێنەرەکان ئەمانە خۆی بۆ خۆی کۆمەڵی بودجەیە پێویستە ئێمە کاری لەسەر بکەین و کارمان لەسەری کردو ئومێ دەکەین بە زووترین کار ئەو کێشەیەکوا لە ئێستا لە عێراقایە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار و بۆ هەڵبژاردننی سەرۆکی حکوومەت کۆتایی پێبێ لە نزیکترین کاتا حکوومەت پێک بهێنێ لە عێراقا و ئێمە بتوانین لەو بودجەیە شەڕی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین.